جەژن ڕۆژی خۆشی و تەبایی و ڕۆژی سەرکەوتنە بەسەر نەفس و شەیتان. موسڵمانان دوای مانگێک لە بەڕۆژوو بوون جەژن و شادی دەجێڕن و بەگەرم و گوڕیەوە پۆل پۆل لە ماڵەکان سەردانی یەکتر دەکەن و خۆشی و شادی دەردەبڕن و گێردەن ئازادی دەکەنە هەوێنی جەژن. جەژن واتە کەیفخۆشی. پەیامی جەژن بریتیە لە لێبوردەیی. پێویستە مرۆڤەکان لێبوردە بن بەرامبەر یەکتری، لە یەکتری ببورن بەڕاستی. یعنی ئەو ڕق و چینەی کە پێشتر بەرامبەر یەکتری هەبووە پێویستە لە جەژندا هەمووی لەبیر بکرێ، پێویستە گەردن ئازادی لە یەکتری بکەن. اینجا لە جەژندا وەکو گوتم پێویستە مرۆڤ دوور بیتن لە کەئابە و لە دڵناخۆشی و دڵتەنجی، لە خەم و خەفەت و خەفەتباری، چونکە جەژن بەخۆی بریتیە لە خۆشی و لە کەیفخۆشیدا. جێژنە پیرۆزانە لە هەموو مسلمانانی جیهانەکەم بەحام و بە تایبەتی کوردستانی بەڕێز. بەڕاستی جێژنەکی زۆر خۆش بوو، ڕەمەزانێکی زۆر پیرۆز بوو، زۆر بەبەرەکەت بوو. ڕەمەزانێک بوو بەڕاستی ئەتوانم برێم یعنی زێدە لە ڕەمەزانەکانی دی وچی برێ خێر و بەرەکەتی پێوە دیار بوو. جەژن دەواازەیەکی گرنگە بۆ بوجانەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و سەردانیکردنی خزم و کەسوکار بۆ لای یەکتر، هۆکارێکیشە بۆ نەهێشتنی ڕق و چینە و بنیاتنانی ئاشتی و تەبایی. لە جەژندا مناڵانیش بە یەکەوە دەگەڕێن و لە کۆڵانەکان جمەیان دێت، دڵخۆشن بە جەژن و جەژنە پیرۆزە دەکەن و جوانی بە جەژن دەبەخشن. بسم الله الرحمن الرحیم. خوای گەورە جەژنێ پیرۆز کە لە هەموو بسورمانە لە هەموو دنیای ئەوەی بسورمانە خوای گەورە محفوظی بکە. یا ڕەبی خوای گەورە سەلاحدینێکی ئەیوبی بژینی تۆ لەو بسورمانە لەو بەیت المقدسێ ئەو دەردێدەنە بسورمانە ئەو جوولەکانە. یا ڕەبی خوای گەورە پشتیان بۆ پسین و لە کۆر بسورمان بکات. یا ڕەبی ئەو جێژنەش ببێتە ماوەی خۆشی و فەڕاحی لەو هەموو بسورمانە. یا ڕەبی والله لە خوای بەزیادی بێ هەموو ئەسنە جێژنانەیەک جێژنەیەک پیرۆزەکان ئەسنە سەردانەیەکەکەن هەموو خزم و برادەر و هەموو لە خوای بەزیادی بێ سەردانە نەخۆشیەکەن هەم جێژنانە هەم زیارەت هەم توجارەت. جێژنە پیرۆزە لەرچە پارتی کوردستانەکەین سیلێ ڕام بەخوو بە هاوڕێیانە کەوا بۆ خزم و کەسەکەمان دەردەبڕین و هیوادارم ئەم خەڵکێکیش هەروابی جێژنە پیرۆزش لە قەدیمەوە هەتا ئێستا هەر دەست پێکراوە و هیواداریش هەموو کەسێک گەردەن ئازایی و دڵخۆشێک هەر شتێکی هەبیت گەردەن ئازایەکەی نەمینیت. سەرەتا بەبوونە جێژنی ڕەمەزانی پیرۆزبایەکی گەرم لە گەشت مسڵمانانی جیهان و کوردستان بە تایبەتی دەکەم. جەژن دابوو نەریتێکە ئێمە لە قەزای سۆران یعنی ساڵانە لەو بۆنێەوە هەمومان بە گەرم و گوڕیەکی زۆرەوە بەشداریە بین، چونکە سونەتێکە کە جەژن لەلایەن خودای گەورە دانراوە بۆی ئەمە سونەتەی بەرز ڕائەگرین. سەرقاڵی ژیان وای کردووە خێزانەکان کەمتر بتوانن لەسەر یەک سفرە کۆ ببنەوە، بەڵام جەژن دەرفەتی بۆ ڕەخساندون و لە بەرەبەیانی جەژن و دوای ئەنجامدانی مەراسیمی نوێژی جەژن خێزانەکان لەسەر یەک سفرە کۆ دەبنەوە و بە خواردنە کوردەواریەکان سفرەکانیان دەڕازێننەوە و بە یەکتر شاد دەبنەوە. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.